کاتتان باش لە جیهانی هونەردا هەندێک کەس تەنها ڕۆڵ دەبینن هەندێکی تریش ژیان دەخڵقێنن. میوانی ئەمجارەمان سێ هونەرمەندی پێشنگن لە نواندن، دەرهێنان و نووسین، ستایل و شێوازی جیاوازیان هەیە بەڵام هاوڕێتی کۆیان دەکاتەوە. شانۆ یەکیان دەخات و خۆشەویستی بۆ هونەر ڕێکیان دەخات. خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریکردنی سێ مامۆستای پێشنگ لە هونەر و نواندن، مامۆستا دکتۆر نیاز لەتیف، مامۆستا ڕزگار باهیر و مامۆستا فەرهاد عەبدوڵڵا بەخێر بێن. مامۆستا ئەو شەو لەگەڵتان دەچینە نێو یادەوەریەکان، دەچینە نێو ئەو جیهانەی کەوشە دەبتە وێنە دەبتە هەستیش دەبتە بەرهەمێک کە دەگاتە ترۆبک و نزیک دەبی لە دڵی بینەر. مامۆستا بەڕێزت لە دکتۆرجان لە نواندن و ژیانی ئەکادیمی و دەرهێنان چی هەڵە دڵ زۆر نزیکە؟ من بە هەم مەرحەلەکانیان تێپەڕیم، ینی ئێستا دەرهێنان لە ئێستادا نێزیکترە لێت ئێستا دەرهێنان لە قورستر نییە؟ بەتاکید مەسئولیەتیشی زۆر گەورەیە. ئەکتەر ئیش و کارەکانی خۆی بە شێوەیە گەڕوا بەڕێوە و بەرپرسە لە ئاکتینی خۆی، بەڵام دەرهێنەر بەرپرسە لە ئاکتینی هەموو ستافەکە و بەرپرسە لە پرۆداکشنی کارەکە، بەرپرسە لە پری پرۆداکشن لە پۆست پرۆداکشنیش، یعنی بەرپرسیارەتەکەی گەورەیە تەبەن بە هاوکاری ستافەکە. لەبەرەوە کاری ئەکتەری گرانە، زۆر گرانە، بەڵام کاری دەرهێنان بەرپرسیارەتەکەی گرانترە. مامۆستا لە بۆ دید و بۆ چوونەکەی دایمان نووسەر دیدەچی هەیە، دیدگایەکی هەیە، دەرهێنەر تەمان دەبی تەواوکەری یەکتر بن. بەڵێ تەواوکەری یەکترن، بەڵام ئەوەی کە پێوی تێڤژن یاخود ڕوویا یاخود نێرین یان ڕوانینی دەرهێنەر ئەبێ ئیزافێکی خۆی هەبێ بۆی، ینی ئەبێ گۆڕانکاریەک و تەمەن لە شانۆیە فەرقی هەیە و لە دراما تەلەڤیزۆنیشە فەرقی خۆی هەیە. ئەکرێتۆ لە ڕێی مەسەلەن لێنزێکەوە یاخود لە ڕێی تێکێکەوە یاخود لە ڕێی سینێکەوە مەسەلەن گۆڕانکاری بکەی، یان خۆت پێشتر مەسەلەن ڕوایەکی هەبووە لە ڕووی دەرهێنانەوە بۆ دراماکەیان بۆ ئەم ئەڵلقەیان بۆ ئەڵلقەی داهاتوێن هەر بۆ شتێکی تر لە مەسرەحیشا بەتاکی تۆ بێ ئەوە پێوترێ دەرهێنەری ئەفرێنەر یاخود داهێنەر کە ئەبێ تا ڕادەیەکی باش گۆڕانکاری لە تێکستەکە بکە، بەڵام ئەگەر بێت وەکو خۆی تێکستەکە باتە پێش و تەقدیمی کە ئەوە بە دەرهێنەرێکی باو یاخود کلاسیک یاخود لاسای کار. دەست خۆش. مامۆستا ڕزگار سەلام چاوشین لە چێن دەرەچین سەلامەشی لێ بکەین؟ سەلام چاوشین ئەو کارکتەرەیە کە لە نێوەند کۆمەڵگای کوردیا زۆرن، ڕێزم هەیە، من ئەتوانم بڵێم بە ئازارم کە ئەڵێم زۆرن. ئێمە زۆرێک لەو کارکتەرانە لە کۆمەڵگای کوردی بە جۆرێ لە جۆرەکان ناشرینەکەن کە بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە پێچەوانەی سەلام چاوشین چەندان ڕۆشنبیر مامۆستا خەڵکی جوانمان هەبێ، وەکو دەبینین ئێمە بەدەرنین لە کەسانی جوان، بەڵام بەدەریژ نین لە خەڵکی وەکو سەلام چاوشین. سەلام چاوشین یەکێکە لەوانی کە تەنها کابرایشی چاوچنۆکە و ئەوەی بەلایەوە مهمە تەنها گیرفان و بەس کۆمەڵگەی مە دروستی کردیە زادەی مە بەتەکید ینی لە ناواخنی، ینی با بڵین لە هەناوی کۆمەڵگای کوردی هاتۆتە دەرێ، بۆیە ئێمەش هاتوین مەسەلەن سەلام چاوشینمان کردو بە عینەیەک هێناومان و لە ناو فیلمەکە تەوزیفمان کردو و پێشکەش بە بینەرانمان کردووە. دەستت خۆش بی. مامۆستا فەرهاد وەبزانم ئێستا زیاتر بەڕێزی لەگە شانۆی خەریکی. بەڵێ سەرۆکی بەشی شانۆی. بەڵێ تۆش هەر شانۆ نزیکترە لە دڵت یان بەواستەی یان باس هۆی پیشەکەت زیاتر لە شانۆی نزیک؟ نا، من هەر خۆم خولای شانۆ بووم و پیشەکەشم هەر شانۆیە و خوێندنیشم هەر لە پەیمانگاش و لە کۆلیژیش هەر لە شانۆیە بوو لە دەرێنان. بە حوبی دڵ وەچی گۆتنی هەڵ؟ بەڵێ بە حوبی دڵ، و کە لە ساڵی 1984 پەیوەندیم بە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیەوە کرد، دواتریش لە ساڵی 9 لە کۆلیژ لە بەغداد. ئەتوانم بڵێم کۆمەڵی خۆشەویستی بە من بەخشی کە پێشتر ئاشنای نەبووم. جوان، دەست خۆش بی. دکتۆر لە نێوان بەکرمەرگەوەر تا شایلۆک تا بازرگان و خاوەن کۆمپانیایەکی دولار چاوشنۆک بۆ ڕۆنانە هەڵدەبێت چاشتی کۆ کردێت بەڕاستی ئەوە بە دوواداسی نێشی وەردا.
وەک کاکرزیار ئێستا ئاماژەی بە هەموو کۆمەڵگەیەک سمبولی هەیە لە ڕووی پۆزتیف و نێگەتیفەوە، ینی هەموو کۆمەڵگەیەک کارکتەری خۆی هەیە کە هەنێک کارکتەر خڵقێنەری زادە و بیر و هزری نووسرن و هەنێکیشیان هەڵقڵاوی ناو کۆمەڵگەکەن بەڕاستی. بەڵام بەکرمەت گەوەڕ ئەو کارکتەرە گەورە جوانەی مەمی ئالان یا خۆت ئەحمەدی خانیە کە بە حەقەت پێمانەڵێ بێ هەمومان ئاگادار بین لە بەکرمەرگەوەڕەکان نەک بۆ تەنها بۆ دڵدار و دوولبەرەکان دڵدار و دووربەرەکان شتێکن و بەڵام کوردستان و خەڵکەکەشی شتێکی ترن بێ ینی ئسقاتی دەکەین ئەو لە بۆ هەمووی ئەسقاتی دەکەین بۆ هەر هەمومان ینی شۆڕی دەکەینەوە بۆ هەر هەمومانەوە. شایلۆکیش بەڕاستی لە بازرگانی ڤێنسیاخمێر چند ئۆم ڤێنس خۆی بەڕاستی زۆر هەڵەگرێت دیراساتی زۆر زۆری لەسەر کراوە چون لێرەوە ئێمە بەردیراسەیەگەکەوین بەر کارکتەرێکەکەوین ئەم کارکتەرە لە لای جۆکان مەسەن بە تەشیرێکی خراپ گلەیەکی گازندەیەکی زۆر لە شکستبیرەکەن و بە هەمان کاتیشا لە لای کۆمەڵگەی عەرەبی و کەسەکانی تریش دیسان بە شێوەیەکی تر تەفسیریەکەن کەوا مەسەن دیسانەمە جۆرێکە لە هجوومکردن بۆ سەر دیانەت ئەگەر لەبەرەوە شایلۆکیش هەرم ئیسقاتاتەی کۆمەڵگەی ئینگلیزیە کە کەسێکی چاوچنۆکی خراپی پارەپەرستی و ئەوێت هەموو شتێک لە پێناوی خۆیان بێوە لە بەڕێز داوانە هەڵدەبژێری قورسە یان وڵی بسەبت دش بە کارکتەری خۆت خۆی ئەتوان من نامی خۆم تعریفی خۆم مەتوانم بڵێم دش بە کارکتەری خۆ من بەڵام دایمە حەزم لە شتی قڵشتی گرانە و دایمە حەزەکەم سەرکێشیش کەم لە ئیشانی بەڕاستی ئێمە لە بەختەبارانە بە هاوکاری کاکە ڕزگار و ستافەکە و کاگەڤاڵ و کۆمەڵی برادری تر ئێمە سەرکێشێکی گەورەمان کرد بەڕاستی لە بەختەبارانە مامۆستامان ئێستا دین مامۆستا دین مەقسەدم چیە من ئەمەیە سەرکێشی بکەم ئەمێ لە مەسەر کاتێکە من لە سەر ماستەرەکەم لەسەر سینۆگرافیا و سینۆگرافیا لە کوردستانە ناوی تازە هات بۆ ناو قورزم کاتێک کە دکتۆرای گەێنی لەسەر فیلم و سینەمای کوردی و شانۆی کوردی و هەردووچیان بەیەکەوە دیسان نەمان بۆ سەرچاوت نییە دیسان قورس بوو کاتێک لەگەڵ ڕووباری خێزانمە مەدرسەیەکی بالیە و دوایش دێن گروپێکی جا مەقسەدمەوەیە من حەزم لە شتە قورس ئەوانەیە کە خۆم بەمە بەشتە قورسەکان ئەکتەری کارکتەری سادە بەلای من ئێستا بۆچی کاک ڕزگار لە ئەو کارکتەریا بەڕاستی بەڵێ حەقم نییە بەسەر مەسەرن ئیشە کۆمانە بەڵام من باسی شخصیەتی کارکتەرەکە کەم و شخصیەتی ئەکتەرەکە ژەکەم کە تا چەند توانی بەڕاستی قێزەونی کارکتەرێکمان پیشان بێ ینی سەرکەوتویی ڕزگار باهی لەو کارکتەریا چۆنە بۆیە تۆ بێ بە دوای ئەو کارکتەرانەیە بگەڕێ بەڕاستی کە کەشفی تیا بکەی کە ئیکتشافی خۆتی تیابی شتی خۆتی تیاب دۆزیتەوە نابێ هەر کۆپی کارکتەر دەست خۆش بی کاک ڕزگار گیان خۆش بگەڕێنەوە ساڵی هەشتاویەک دەچەوە مۆسیقایەن دووبارە شانۆی هەڵدەبژێری ئەگەر بەم تەمەنە و بەم خیورەیە ئێستا بێ بە تەکید هەر شانۆ هەڵەبژێن بەڵام موزیک لە ڕۆحمانە لە گیانمانە ینی بەڕاستی ئینسان بێ مۆزیک ینی بێ هەستە بێ هەر شوێنێک مۆزیکی دەنج مۆزیکی لێ نەبی مردیە ینی مردووە هەر مۆزیکە ینی بەبێ پاسپۆر بەبێ هیچ شتێ ئەو باتە زمانەی دنیایشی ترۆ ئەو هێنێتەوە ئەو گەڕێنێ بەڵام ینی مۆزیک بۆ من زۆر گەورەیە بەڵام ئەگەر ئەو زەمەنە بگەڕێتەوە و موزیک هەبواە بە تەکید دەچوومە مۆزیک بەڵام خۆشبەختانە لەوانەیە من چانسی ئەوەم هەبوو بێکە بۆ من لێوان موزیک نەبوو و چوومە قەدەر ڕێگەیەکی دی بوو یعنی هەنگاوێکی ترمناوە هەنگاوەکەم زۆر تەندروست بووە چ گۆرانیەک زۆر لەگە خۆت دەیڵێەوە چاوەکانت تەمانەوە گۆرانی شەهید دڵشاد مەریوانیە من هەم برادرم بووە کاکە حەمەی نێرگز وتوێتی حەزم لێ کۆپلەکەم هاتووم لەناو چاوەکانتە تێر بنوم تێر بنوم لێم مەپرسە بۆچی هاتووم وەک
کۆترێکی لانەواز سەرەومان لاوەتەی تۆم خۆشویستووە خەونەکانم سەوز بووە داوای لەبر نەکەم ئەگەر نەتوانم هەمووی دەست خۆش کاک فەرات هاو پۆل و هاو کات و هاو قۆناغ و هاو مەحەد بووینە پەیمان تقریبا کە من چوون بۆ پەیمانگە دکتۆر نیاز لە مەرحەلەی 3 بوو و مامۆستا ڕزگاریش لە مەرحەلەی 4 بوو و بەرکەوتنیشمان هەبووە لە کارەش یادۆرێک خۆشم لۆ بجێڕەوە هی کامیان ئی هەردووچیان فەرقی چییە؟ ئەتوانم کارمان لەگەڵ دکتۆر نیازە زۆر کردووە لە بەختەباران یا لە کارەکانی تر لە شەڕەنگێز ئەمەوێت دوور لە شانۆ باس بکەم لە کۆلیژەمان خوێن لە بەغا تەمان ئێمە هەمومان کوڕە فەقیر بووین کارمانە کرد لە حوتی وارە و بە حوتی بەیانی کرێکاریمانە کرد و بەیانیژە چوین بۆ کۆلیژ شەوێکیان سعات 1 بوو دکتۆر نیاز پێی وتم ئەکرێن من مراقبیان بووم نیو سعات بڕۆم بخەوم خۆم دزمەوە وتم بڕۆ چوومە قاتی سەر و سەیرەکەم لەسەر مخەبایەک خەوتووە و لایلۆنێکیشی لە خۆیەوە پێچاوە لە ژیانما من ڕاستەکەی تۆڵی یادگاریەکی خۆشم بۆ پێڕەوە بەڵام هەر ئەو یادگاریانەشە ئێستا دکتۆر نیازی دروست کردووە نەگریە ینی زۆر نەگریان بەڵام هەتا سەبیری لەکەمەوە بەڵێ زۆر ناخۆش بوو بۆمان ئیتر ژیانە من ئێمە هەمومان مەرحەلێکی بۆیە هاوڕێی تەمەنین بەڕاستی کەم تا زۆر ئەممان کاسپی ژیانی خۆمان کرد باید دەوەریەکی شانۆشی باس بکەم لە ساڵی 86 لە شانۆگەری قەڵای دمدم کارمانە کرد ئامادەکردنی مامۆستا شەفیق محەممەد بوو دەرێنانی خاڵی خۆش بوو دڵشاد ئەحمەد بوو لە یەکێ لە مەشەدەکانە مامۆستا نیاز دەوری سەرۆکی شارەوانی هینمەبینێ خورشیدی بازار باشی بەڵێ تەزبیحێکی پێ بوو زۆر چۆنەڵی لێش محمود مەڕەکانی بی بەخواوە ئەمان چاو باشقاڵ باشقاڵ بوو بەلتیرخۆر و چاو باشقاڵ بوو لێرەیە تاقەموسێکی کرده بوو تەزبیحێکی پێ بوو بۆم دەست بۆ دەستی هەڵەیە و کارکتەرێکیشمانە بوو هاوڕێمان شێرکۆی ناوبوو کە محاسبەیە ویە کرد لە ناکەو تەزبیحەکە فەلەتی کرد کەوت کە کەوت چاوم لەسەر تەزبیحەکە بوو لە هۆڵی ئامادەی سلێمانی بوو ڕۆیش لەگەڵ چاوم لەگەڵ ڕۆژە تا کەوتە خوارەوە بۆ شوێنی مۆسیقیەکان وتم ێسامە چۆن حەلەکات من تازە لە یەک دەرچوومە بۆ دوو یەکسەر وتیام جارە عقوبەت نایم بڕۆ لەو چاڵە ئەو تەزبیحم بۆ بێنە دەرەوە سێرم کرد پینەی کرد حەلی کرد جوانی کرد لەبەرەوە دەرسێکی چاکم لێ وەرگرت جوانە و بەنسبەت مامۆستا ڕزگاریشەوە لە هەر ساڵی 86 بوو لە دوژمنی گەل کە مامۆستاکە من ڕەوفەنجیری دەریێنانی بۆ کرد من کۆم چۆنەڵ ئێمە حەشاماتێک بووین دەوری یەکێ لە سەحەفیەکانی بینی زۆر لام جوان بوو و بە ئەو کاتە بە مامۆسای خۆممداهەنە جوان ئەو دویا دەوریان هەیە لە لام کە ئیسفادەم لەگەڵیان کردووە دەست خۆش دکتۆر نیاز بەڕێزت هاتە ناو یادەوەری و بیرۆریەکان بەڕێزت چ لایە وەڵاهی ئێمە زۆرمان هەیە لە هەم لە ئێستا هەم لە ڕابردووشە لەگەڵ کاک ڕزگارە لە ژیان و مەرجی موتی دەستمان پێکرد بەیمانە ئەمان هەستم کرد گەیشتوونە مەرحەلەی فیراری جا یادگەرەکە زۆر زۆرشین بوو ئەمان فیرار بوون لە ناو شەو لە ناو قەعەکەیان بۆ بەیانی منعەتە جەور بوو هەنی ئەمە نەمانەزاری چی بکەیت ئەمان لە ناو قەعەکەیانما بوونەوە نین ئەو منتیقەی گرتە بوو یەک دوانێک لەسەر بڕاقەبەیەکە بزانی نیەنە ناو قەعەکەوە نایەنە ناو قەعەکەوە ئەمانە گیرێن ناژیرێن سوێنە مەسەحەکەمان چی لێ نایە سەرباری ئەوە تەواو بوو وەڵا بۆ دوو بەیانی تەماشاکەم دووسێ تۆبیای بەدنسیکی هۆڵەکەیە تۆبارانی ئێران بڵێ ئەو کاتە تۆباران بوو هەرێران بەمە وتمەرێکا کە ئێوە چیەکەوتی وڵاتیەکە خۆقاوی جیران جیرێن نەژینەوە بڕاتا کۆتایی ئەڕێن دووسێ حیوانمان هەبوو لەگەڵ یەکان مەم ئینفعالی کرده بوو لەگەڵ خۆیان لە خوارەوە نیژاوە سێرم کرد تۆ باسی چیەکەی بابە یعنی لە نەس
وتمەوە شیلیچی و میلیچی ماپەوە تەواو لێ تۆ بووە. پارانە مامۆستا ڕزگار بەڕێزت یادەوەری شتووە وەڵاوکو خۆی وتی یادەوەری من و دکتۆر نیاز زۆرە چونکم لە زۆر ئیشابەریە کەوتین یەکەم ئیشمان ژیان و مەرجی مۆریتا بوو مەسرحی بوو دوای ئەوە من ئیشێکم کرد بە ناوی نامێ بۆ دۆلفین کە خۆی و ڕووبارخان دەوری ئەساسیان هەبوو لەگەڵما ئەوە با بڵین فیلمێکی سینەمایی بوو ئەو کاتە نمایشکرا لە 2006 بوو بەڵام ئێمە بێژگە مەسەرەن شەڕەنجێزمان کردو کۆمەڵی ئیشترمان کرد بەڵام یادەوەریە کە لە هەمویان زیاتر لە لای من دایم کە دکتۆر نیاز ئەگەر بەیانیان تەلەفۆنم بۆ بکە یان تەلەفۆنم بۆ بکە دایم ئەوم بیرەکەوێتەوە کارەساتێکێ لە بەختەبارانە ئێمە لەبەرەوەی هەشتا حەلقە بوو مشکلەی زۆرمان هەبوو و بە تایبەتی من ڕاستە پرۆدیسەر بووم تووسم پرۆدیسەر بووم لەگەڵ ئاوا ینی ئەساسەکەم من ڕەبتم هەبوو بە ئاواوە لە حیاتیشمای ئیشی پرۆدیسەریم نەکرد بوو بۆ من بەس بە خۆشەویستی ئەم پیاوە حەزمانە کرد ئەو ئیشە بخینە سەر شاشە هەر ئیشمانەکە هەر یەکەمان مەسن کۆمەڵێ پۆزیشنمان وەرگرتە بوو جۆمان لێی نەبوو کە ئەم بەیانیان ئەچووە سەر ئیش من بەعز بەیانیان خواخوام بوو تەلەفۆن 24 ساعت کراوە بوو کە تەلەفۆن یەکرد ئەمزانی مشکیلەکە زۆربەی بەیانیانیش تەلەفۆن یەکرد ئای باوکە ڕاکە جا یعنی تووشی فۆبیا بوو بووم لەسەر تەلەفۆنیەمە تا پاش بە ناوی دکتۆر نیاز خەزت کردیان مشکلە وەڵی تا وردە وردەوام لێها لە داهاتووە تۆزێ هادێ بوومەوە خۆ ێزانیم تووشی چی هەتە دێتە سەرسەکەی و ینی بەڕاستی تا تەواو بووی نەتوانم حتا ئەخیرن من گەیشتمە وتمە هەر واز دەفەنەیەن و تەواو قەتی وا ناکەم بەسم جارە نەجاتم بێت چونکم بەڕایی من وعددان ئیلتیزامکردن بە شتێکەوە ئەبێتەوە بگەی بەوەی کە وعدت داوە یان ئیلتیزامە بەو شتەوە بێکە ئیمزاد لەسەر کردووە کە عقدەی لەگەڵ مامۆستا بەڕێز من ئێستا لە لای ئەیویستم کە ئەو مشکلانیان نەبووە من ڕۆڵی خۆمە بینیوە ڕۆشمە ماڵ ساف وەرگرت هیچ کێشەم نەبوو لەگەڵیانە ڕۆژێکیان قسەژەکە ئەکتەرێک هات تقریبان هەروەکو ویادگاری ئەمیش ئەم خۆی تەحزیری هینی کردو و یەت بەبێ تەحزیر ناوە جوان کاکە کابرا بڵێم خۆی بۆی ناها و کەسەکە تر بۆی ناها بۆی ناو تۆ ڕەبوتی کاکە تۆ ئەمە ماوە لە ماڵەوە وەکو ئەو دۆ لەبەری کردو تۆ لەگەڵ من چاکە خۆ من پێم نەوت تۆ لەبەری کە کابرا بۆ خۆی واجبی خۆی ئێستاوە ئیشی خۆیەکە یعنی ئەمان ئەم بەڕێزانەوە هەمووانشی کە لەگەڵمان نابوون مەسئولیت هەست بە مەسئولیتکردن هەموو کەسێک لەوانەیە نەتوانێت بەرپرسیارەتی هەڵگرێ بەڵام خۆشە تۆ زۆربەی ئەو ستافی کە لەگەڵ تایە بە ڕوحیانەتێکیشی لەگەڵاکەم کە ئیشەکە بە خۆی بزانێ بەڕاستی دکتۆر ئەمن لە خلالی لە میانی شارەزایم بڕک شارەزایم لە درامای بەڕای ماشەڵا نووسەری چی بڕێک بەڕای من کە مامۆستا ڕزگار ئەکتەر بوو ڕۆلی دیوەرمەگرە تەسی لە هەردوو ئیشانەکە ینی ئەمن وام دیتە ئەو زەختەکەت زۆر لەسرە ئەتۆ ڕۆلی شت هەیە من ڕۆڵی سەرچیشم هەبوو بەتی بەڕاستی ینی ئەوەی یەکەمیان مەسلەی پرۆدیسەری ئەوەی لە خەیاڵی ڕزگارانە بوو ڕۆژە لە ڕۆژان پرۆدیسەری بکە بەڵام بە حبی ئیشەکە بۆ خۆشەویستی ئیشەکە من لەبەروی لە هۆڵندا جنسی هۆڵندیمە بووە ئەچووماتم لەوێ پرۆدیسەرمان دەستکە و یەکێ هاوتی من پاڵپشتیان پرۆژەیە کە هاتە پێشەوە تا گەشتینە ئیفێنت و ئەمانەش لەگەڵمان بوو ئیتر لە ئیفێنت و ستافمان هێنا لە ئێرانەوە پارێکی زۆرمان سەرف کرد کەتە سەرسەکەی تازە نایگەڕێەوە مەجبوری ینی تەسحیب دەیوەشی بلێ مەجبوری بەڕاستی هەردووش یەکینی بۆ لە سەرسەکەی کابرا سەحبی کردەوە کابرا لێ ئیفلاسی کرد بانڕەبت بوو ئیتر نەمانزانی چی بکەین بە هۆکارێککە دیسە بەدەستە جەمعی تر بە دەستە جەمعی دەستمان پێ کردەوە هەوڵمانە ئەوە بوو تا لە ڕێی برادێکمان و کاگەڤاڵ و کۆمەڵێک کەسیکەوە پێ دەکەنیشتەتی تۆ داخی ئەم خوانە ناسە ناکەی وتم وتی ئێمە لێ بووینەتەوە پارن نییە کابرا کشاوەتە تەماشاکەم پرۆڤ ئاکتەرەکە کاکە تەواوە کاکە کاستینەکەم وتی یانیی وتم ئەم ئیشە هەرەکرێت نازان لە خۆمە دڵم خەبەر یا میشاکردی کاکە چۆنەکرێت کاکە تەواوت مڕایت و تۆ خۆ دەیزانی من پرۆدیوسەر نییە دێت وەڵا پاش دوسێ ڕۆژات و وەرتی وەرە
هەر جاواکە دیوەرە کوڕی ئاسما شتێکم بەشتێ کردووە ئیتر کاک هەواڵی چاوی ماجەکەین لێرەوە لەگەڵ ئەوە قسەی کردبوو ئیتر لێەوە لەگەڵ کاکشاومانە ئیشەکە هاتنە پێشەوە و شتێکی جوان سپاس دەکەم میتری هیوادارم بەد لێم لای بەڵام مەقسەدمە مامۆستا فەرهاد هیچ ئێستا شتە دەداخل ناکە هیچ عێلاق ساف ئێمە جاریوا بۆ شەو نەخەوتوین بڕوان پێ بکەن لە مەعانە تێویشە ئەوش دێت تێرخەوە من تحزیری خۆمە کردووە ڕۆشتم ینی گەورەترین مشکیلە دکتۆر نیاز ئاگای لەوەیە هاردێکمان کەوتە خوارەوە ئەی هەوار سەڵتیان کاکەوە هیچ ناخوێنێت تۆم هاردەوتە ئێمە لە منتاجین 5 حەلقەمان چۆتە پێشەوە لە عەرز باکەبیشت نەبوو هەرەوە کاتێ هاواری لە باکەپەکە بێنن نییە تم چۆن باکە ینی بورامەوە من ینی لە شێت بووم چۆن کاکێمە مانگ و قسوورە 100 مەشەدیتە بەهەرحاڵ ئێرانمان کرد بەغامان کرد هەولێرمان کرد وازام یەک دەفتەرمان لە سەفەر و هات بۆمان چا نەکرا دوای ئێعادەمان هەنێکی ساوندەکەی ما بوو نێکی بەس پیکچەر ما بوو ئەوە ینی بەڕاستی مەعاناتێکی زۆر گەورە مسافرات بەڵێ فەرمو ئەگەر تەحزیر نەکەیت تۆ خوێنکاری خۆشت لەگەڵایە لە تێکێکە بڕۆیتە 12 و 14 و 15 و 16 ئەحراجیە بۆ تۆ کە مامۆستای بەڵام کە تەحزیرە کرد ئیتر کێشە و نییە تۆ ئامادەیت ئیشی خۆ دەکەیت ئەوەی بەرامبەرەکە و کە ئامادە نییە کێشەی تۆ نییە بەڵام لەسەر ڕای ئەوەش خۆی تۆ ڕاکرد یا چۆن نەڵێیت پێی ناخۆش بووتە کە تەحزیر مەکرد کوڕژ نیازی ژەیوت کێشەی من نییە بەڵام مهمەوەی ئەو تەحزیری خۆیە کە تۆ ئامادە بە تەحزیری خۆ بکە کاک فەرهاد هاوڕێتی لای تو چ دەگەینی من ئەتوانم بڵێم ێستا لە هاوڕێتی ئەڵێن وەک براوایە بەس من ئەڵێم فعلەن برایە چکە ئەو هاوڕێیانەی کە هەمە زۆربەی کە ناون هاوڕێی خۆم ڕۆژێ لە ڕۆژان نەمبینیوە لە هیچ ناخۆشیەکم لێم دوور کەوتە بنەوە وەکو کە سوکارێکی خۆم و هاوڕێکانی شەم لە دڵەوە خۆشەوێ وەک براکانم فەرهاد هەڵچوونێکی کاتی هەیە بەڵام برادر تەقبولی لێدە چۆنەوە بەڕاستە ئەگەر شارەزا بوون هەمووی هەتە مامۆستا بە ڕێزەکانی پەیمانگا چایان ماجەکەین لێرەوە هەمویان ئەزانن ئەوەی کە ئەیڵێت کە تووڕە بوو یەکجارێ ئەوە لە مامۆستا فەرهادا چی شانۆی وەگرتیا دڵی سافە مەسەدمەوە هاوڕێتی لای تو چ دەگەنی هاوڕێتی بەڕاستی تەفسیری زۆرە بەڵام جوانترین تەفسیر لای من نەبێ وەکو دوو دەزرێت چۆن جاری وایە ئەم دوو دەسە یەکتری ئەشێلن جاری وایەتر ئەم دەسە نەبوو ئەو دەسەیکە یان ئەم دوو دەسە لە هەموو کاتێکە تۆ پێویستی پێیەتی ئەبێ ئاوا بیت بەڵام ئەگەر لە دەرەوەی ئەوە بێ من هەستەکەم هاوڕێتی نییە هەستەکەم جۆری لە مەسلحەتە کە کۆی کردیتەوە تەنها بەڕێیەکی بۆیە هاوڕێتی لە بەرچاوبوونیشی بەردەوامە کە تۆ لە بەرچاو بووی وەکو کوردەڵێ لە بەردڵانیشی یان لە بەرچاوی بە بەردامی بە یەکەوە بووی ئەو خۆشەویستی دروستە بێ بەڕاستی لە هەمووی مهمتر لە هاوڕێتیە ئەوەیە کە واڵا بێ ڕۆحت واڵا بێ بەرامبەر برادەرەکەت ئەگەر تۆ کەوتیتە ئەوەی کە من سڵکەمەوە شتێک لە تۆ بشارمەوە ئەچینە دنیای خەلەلەکە دکتۆر بەڕێزت بە چەند وشەیەک باسی هاوڕێتی ئەوەیە کە ئەمە هەردوو لامان قوبول بێ بە هەموو کەم و کوڕەکان و کامڵبوونەکانمانەوە هاوڕێتی ئەوەیە کە لە کورداڵێن زۆر کەسێ سەر چۆپین بۆ بگێڕێ بەڵام کەم کەسێ لەگەڵ ما بێ بۆەوەی ژیان تاڵ و ناخۆشەکەم لەگەڵا تاوکات واتە هاوڕێتی ئەکرێت کە من هاوڕێکە لە بژرم پشت و پەنای بمەوە بە هەمان شێوەشوە بە خۆشحاڵیەوە ئێمە بەر هەردوو جۆرەکە کەوتوین لە بەڕاستیە هەنێ جار تۆ خوێندنەوەکە ئەڵێ ئەم هاوڕێ وایە بەڵام لە کاتێکە کە ئایبینیتەوە دیارە بە هەڵەیە دکتۆر بە دوو وشە چیان پێ دەڵێ بەرامبەرت دوو هاوڕێی بە ئەمەک و خۆشەویست دەستت خۆشبی سوپاست دەکەم لە نێوان وشە و شانۆدا لە نێوان ڕاستی و خەیاڵدا وەک چۆن هونەر ژیان دەخڵقێنی ئاواش هاوڕێتی ئەم ژیانە جوانتر دەکات تەندروست بن